پێناسەی ڤیتامین چییە لە زانستی پزیشکیدا؟ کاریگەریەکانی ڤیتامین چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ ڕێنمایی پزیشکان لەسەر ڤیتامینەکان چییە؟ بۆچی دەبێ گرنگی بە زانیاریەکانمان بدەین لەبارەی ڤیتامینەکانەوە؟ سەرچاوەی دەستکەوتنی ڤیتامینەکان کامانن؟ ئەو خۆراکانە کامانن کە دەبێ گرنگی بە خواردنیان بدەین؟ ئایا دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی خواردنەکان بۆ دەستکەوتنی ڤیتامین بەکار بهێنین؟ ڤیتامینی دەستکرد چییە و چ کاتێک بەکاردەهێنرێ؟ بەرنامەی ڤیتامین. بە ناوی خودای گەورە و میهرەبان. بینەرانی عزیز، سڵاوی خواتان لێبێت. ئەزیزان، باسی ئەو مادە گرنگانە دەکەین کە زۆر گرنگە بۆ لاشەی ئێمە و بەداخەوە کەمترین زانیاریمان لەسەری هەیە. بە درێژایی ملیۆنەها ساڵ کە مرۆڤ دروست بووە و خالق دروستی کردووە، کۆمەڵێ مادەی خستووەتە خزمەتی مرۆڤەوە بۆ ئەوەی مرۆڤایەتی بە جوانترین شێوە هەنگاو بنێت. ئێمە ئەم ساڵ لەم زنجیرەیە تەنها چمکێکی کەمی ئەو مادانە باز دەکەین کە بریتیە لە ڤایتامین. باسی ئەوەمان کرد کە تا ئێستاکێ بە نزیکەی 13 ڤایتامین دۆزراوەتەوە، قسەی لەسەرە، لە ئەیەکان، لە بی، لە سی، لە دی، لە ئی، ئەو ڤایتامینانەی کە ڤیتامین کەی کە بە زنجیرە بۆ جەنابتان باسمان کردووە باسی دەکەین. ئەمڕۆ یەکێکی تر لە ڤایتامین بیەکان باز دەکەین کە پێی دەڵێن ڤایتامین B6. ئەزیزانم، ڤایتامین B6 یەکێکە لەو ڤایتامینانی کە ناوێکی تریشەیە پێڵێن پایریدۆکسین. ئەم ڤایتامینە قسە هەیە بە نزیکەی لە ساڵانی تقریباً 1934 ئیشێک لەسەر ئەم جۆرە ڤایتامینە کراوە کە توێژینەوەیە کە دیارە کراوە، کە قسەکە لەسەر ئەوەیە کە لەسەر جرج کراوە، سیر کراوە ئەو جرجانەی کە پێستیان تێک چووە و شکڵی پێستەکە تێک چووە کە دیارە جۆرە نەخۆشیێکی تایبەت بووە، ئەگەر بێت و مادەیەکی لێ بدرێت کە ئەو مادانە B6 تێدایە و یاخود پایریدۆکسینی تێدایە، سەیریان کردووە باشە بێ و چاکە بێ و کاریگەری دەبێت. دوایی لە ساڵی 1938 توێژینەوەی تریان لەسەر کرد کە سەیریان کرد لە هەندێ لە جرج و لە مشک و لەوانەشا ڕۆڵی هەیە. دوایی لە ساڵانی 1939، دوایی لە ساڵی 1945، دوایی هەتاوەکو بەرەبەرە ئینجاکە لە ساڵی 1945 بە دواوە هاتن ناوێکیان لێ ناکەوتیان بەڵێ ئەمە هەیە و دەتوانرێت مرۆڤ سوودی لێ وەرگرێت و دەتوانیت ئەو خواردنانی کە ئەم مادەی تێدایە ئیسفادەی لێ بکرێت بۆ لاشەی مرۆڤ و هێواش شێواش ساڵ بە دوای ساڵیش کۆمەڵشتیان دۆزیەوە. کەواتە لایەتان نەچێت ئەمە دۆزینەوەیە، ینی دروستکردن نییە. ئێمە زۆر جار لە بەرنامەکانە وتومانە دوای چەندین سەدە، دوای ملیۆنەها ساڵ لە دروستبوونی مرۆڤایەتی و چەندین سەدە لە زانست و زانیاری، تازە بە تازە مرۆڤەکان بە هەموو زانست و زانیاریەکەیان دەڵێن فڵان شتمان دۆزیەوە، واتە خۆی بوونی هەیە، واتە خالقێکی هەیە، واتە دروستکەرێکی هەیە. هیچ کەسێک ناڵێ ئێمە ڤایتامین B6مان دروست کرد مەگەر لە شتێکی ترەوە دروستیان کردبێت. ئەگەر ناخۆی بوونی هەیە لە هەندێ زیندەوەرە، لە هەندێ شوێنە، لە هەندێ خواردنەکە کەم تا زۆر ئاماژەی پێکەین. بەڕێزان، ڤایتامین B6 و یاخود پایریدۆکسین زۆر جار پێی دەڵێن کۆفاکتەر یان ئەنزایم کۆفاکتەر. ئەنزایم کۆفاکتەر چییە بەڕێزان؟ واتە ئەم ئەنزیمەش بۆ خۆی عامل مساعیدە بۆ هەندێک لە ئەنزیمی تر، کە هەندێک لە سەرچاوەکان دەڵێن سەدان جۆر ئەنزیم هەیە لە لاشەی مرۆڤە. ڤایتامین B6 هۆکارێکە، هاندەرێکە، دەستبارێکە بۆی ئەم ڤایتامینە هاوکاری ئەم ئەنزیمانە بێت و بە جوانی مەزبوطی لە لاشەی مرۆڤ ئیش بکات. ڤایتامین B6 ئێستاکێ توێژینەوەکان ئەوەیان سەلماندووە کە ڕۆڵی هەیە لە زیندە چالاکی و لە کارلێکەکانی کە بەسەر ئەماینۆ ئەسیدا دێت، کە بەسەر گلوکۆزا دێت وەکو شەکر و بەسەر چەوریشا دێت. واتە ئەگەر چەوری لە لاشەی ئێمە ئیش دەکا و کار دەکات، B6 پێویستە. ئەگەر گلوکۆز ئیش دەکا و کار دەکا و وزە دروست دەکات، B6 پێویستە. وەگەر ئەماینۆ ئەسیدەکانیش ئیش دەکات، B6 پێویستە. ئەزیزان،
باشە بیسکسێک ئەوەندە مهم و گرنگ بێ دکتۆر باس دەکەیت و سەتان ئەنزیم هەیە لە لاشەی مرۆڤ پێویستی بە بیسکسا بێت چەندێکمان پێویست بێ خەمی نسبەکەتان نەبێت چونکە نسبەکە زۆر کەمە ئەزیزان ئەوەندەی کە من لە ڕیسێرچەکانە لە توێژینەوەکانە وەرم گرتووە مناڵێک لە تقریبا 3 مانگ 6 مانگ 5 مانگ 6 مانگ کەمتر بێت 0.1 یعنی یەک لە سەردەی تقریبا ملیگرامێکی پێویستە یا تا تقریبا حساب کە بزانە چەندێکە کات مایکرۆگرام نزیکی 100 مایکرۆگرامە کات ئەگەر لە تا ساڵ پێویستی بە نزیکی 300 مایکرۆگرامە ئەگەر تاوەکو 8 ساڵ بە نزیکەی پێویستی بە 600 مایکرۆگرامە ئەگەر منداڵێک تا نزیکی 13 ساڵ بێت نزیکی تقریبا 1 میلیگرام و شتێکی پێویستە میلیگرام ئەزیزان لەیادتان نەچێت کیلۆیە بکە بە 1000 گرام گرامێکش بکە بە 1000 بەشەوە 1 لە 1000 اینجا بزانە چەندە کەمە و بەڵام چەند کاریگەریەکی گرنگی هەیە دوای اینجاکە لە کوڕان و لە کچانە هەمیشە وتومانە خالق حسابێکی ئەوەی کردووە کە لە کوڕانە زیاتری دەوێت چکە ئیشیان زۆرترە کاریان زۆرترە بەخوای گەورەش پیا و ژنی بۆ ئەوە دروست کردووە تاوکەری یەک بن پیاوی بۆ ئەوە دروست نەکردووە کە پۆز دێدا بەسەر ئافرەتان نەخێر تەنانەت لە ئەنزیمەکانە تەنانەت لە ڤایتامینەکانیش حسابێکی ئەوە کراوە تۆی پیا و مادام ئەرکت زۆرە دەبێت ڤایتامینی زیاترش وەرگری بۆی ئیشەکانت باشتر و جوانتر بەڕێکەی بۆی مرۆڤایەتی بەردەوام بێ بۆ یەگە دیقەت بدەیت تقریبا 1.3 یان 1.4 ملیگرامان پێویستە لە کوڕێکا کە لە 14 ساڵ 5 ساڵ تا 8 ساڵ بێ بەڵام بۆ ئافرەت تقریبا 1.2 مان پێویستەوە شتێک لەو کەمترە نزیکی 200 با بڵێ مایکرۆگرامی پێویستە ئەزیزان ئەگەر بگاتە نزیکی 50 ساڵ لە 19 ساڵەوە هەتاوەکو نزیکی 50 ساڵ پێویستمان بە 1.3 میلیگرام هەیە و اینجاکە لە ئافرەتیشا 1.9 میلیگرام هەمیشە وتومانە خالق توێژینەوەکان ئەویان سەلماندووە کە ئەوانەی کە دووگیانن و ئەوانەی کە شیر دەدەن دەبێت نسبەیەکی زیاتر باشتر و چاکتر وەرگرن بۆی بەقوت و بەهێز بن ئەزیزان ڕەنگە پرسیار بکەن خۆزگە دەمانزانی ئەم ڤایتامینە گرنگ و مویمەی کە باسی دەکەی ڤیتامین 6 لە چیە هەیە بەڵێ بۆتان ئێعلان دەکەین کە ڤایتامین B6 لە هەندێک لەو خواردانە هەیە کە من و تۆ ڕۆژانە دەیبینین بۆ نمونە لە هەموو لەو چەرەساتانی کە دەیخۆین ڤایتامین B6 تێدایە ڤایتامین B6 لە مریشک و لە ماسیە هەیە ڤایتامین B6 دەرکەوتووە لە گۆشتا هەیە ڤایتامین B6 دەرکەوتووە لە حیمسا هەیە ڤایتامین B6 دەرکەوتووە لە پەتاتەیە هەیە ڤایتامین B6 دەرکەوتووە لە مۆزیشە هەیە و لە جگەریشە هەیە کەواتە ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە بەڵێ دەکرێت ئەزیزەکەم من و تۆ لە هەموو ئەو خواردنانی کە لە دەوروبەرمانایە بە جوانی بۆ مەزبوطی سوودی لێ وەرگرین و ئیسفادەی لێ بکەین پرسیارەکە لەوایە کە دەڵێن B6 ئەوەندە گرنگە و لە ناو لاشەی مرۆڤ سەدان ئەنزیم هەیە B6 یارمەتی دەرێتی دەکرێت بزانین B6 ڕۆڵی چییە بەڵێ B6 دراسە کراوە ڕۆڵ و کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوطی هەیە بۆ کەمبوونەوەی نەخۆشی دڵ لە لاشەی مرۆڤ تەمان ناچینە تەفسیلەوە هۆکارەکەی چییە و سەبەبەکەی چییە کە بەڵام هیچێک لە هۆکارە زۆر گرنگەکان ئەوەیە کە B6 هاندان و ڕێگەدانی نیشتنی چەوری لەسەر بۆڕەکانی خوێن لە ناو دڵا تۆزێک کەم دەکاتەوە کە ئەویش نسبەی هۆمۆسیستین کەمەکاتەوە و لە ئەنجامە ئەو جەڵدانەی کە لە ناو بۆڕەکانە زۆر ڕووەداد کەمتر دەبێتەوە و جڵدەی دڵ کەم دەبێتەوە و لەش ساغی بۆ دڵ ئاسانترە باشترە چاکترە کاتە لەیاتان نەچێت ئەو کەسانی کە B6یان کەمترە دراسە کراوە بە گوێرەی توێژینەوەکان ڕێژەی کۆلیسترۆڵیان زیاترە و تەمان خۆشتان چاکە زانن کە ئەگەر بێت و ڕێژەی کۆلیسترۆل لە لاشەی مرۆڤ زیاد بێت چانسی جەڵدا هەم بۆ مێشک هەم بۆ دڵ زیاترە و فراوانتریشە هەندێک لە توێژینەوەکانی تر باسیەوە دەکەن کە B6 ڕۆڵی هەیە لە کەمبوونەوەی ڕێژەی سەرەتانە شێرپەنجەیە چکە B6 یەکێکە لەوانی کە ئەو ئیلتیهاباتانی کە هەندێک لە ئیلتیهابات نەک هەمووی شێرپەنجە خۆتان چاکەزان هەندێک لە شێرپەنجە هەیە ڕەنگە سەبەکەشی دیارنەبێ بەڵام هەندێک جۆر ئیلتیهابات هەیە لە لاشەی مرۆڤ کە ڕەنگە عامل مساعید بێت و کۆڵێ هاندەر بێت و ڕێگە خۆشکەر بێ بۆی لە داهاتووە ئەو شوێنە ئەو ئەندامە ببێ بەهۆی سەرەتان دیراسە کراوە کە ئەگەر ئەو کەسانە B6 باش و چاکیان وەرگرت بێت کەمتر تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن B6 هاندەرێکی زۆر باشە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ڕێکردنی میزاجمان بۆ ڕێکردنی ئەو هەست و نەستانەی کە هەمانە و کەمبوونەوەی کەئابە چکە دیراسە کراوە
هۆکارێکی باشە چاکە بۆ دروستبوونی دۆپامین و بۆ ڕۆڵی هەیە لە سیرۆتۆنین و لە دۆپامینە. بەڵێ بیسکس ڕۆڵی هەیە لە زیادکردن و کەمکردنیا لە زیندە چالاکیەکانی هەم دۆپامین هەم سیرۆتۆنین کە دوو مادەیە ڕۆڵیان هەیە لە کەئابە و لە بێتاقەتی و لە دڵڕاوکیە لە لاشەی مرۆڤە. بەڵێ ئەزیزان باسی بیسکس دەکەین، یەکێکە لە ڤایتامینە بیەکان کە زۆر گرنگ و مهمە ئێستا دیراسە کراوە. ئەو کەسانی کە بیسکسی زۆری و باش و چاکیان هەیە کەمتر تووشی نەخۆشی کەم خوێنی دەبن. وەڕ زۆر جار بیسکس ڕۆڵ دەبینێت لە چارەسەرکردنی کەم خوێنیە. بە ئەزیزان دایکە بەڕێزەکان بیسکس ڕۆڵ و کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ ئێوە ئەگەر ئێوە هەستی پێ بکەن. ئێستا توێژینەوەکان سەلماندویانە هەموو ئازار و بێتاقەتی و ناڕەحەتی و سگ ئێشە و پێش بە ناو سک و پێش بە ناو ڕیخۆڵەکانتان دێ و ناوسکت ئێشێت لە کاتی سوڕی مانگانەیە. بەڵێ بیسکس کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوطی هەیە و ئەم بێتاقەتی و ناڕەحەتیانە کەم دەکاتەوە. ئێستا توێژینەوەکان سەلماندویانە بیسکس ڤایتامین بیسکس ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ هێڵنج و ڕوشانەوە، بە تایبەتی ئەو هێڵنج و ڕوشانەوەی کە لە کاتی حەملا ڕوەدات. ئێوە زۆرێ لەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکەمانەکەن ئافرەتان بە تایبەتی دەزانن لە کاتی حەملا و بە تایبەتی لێ 3-4 مانگی یەکەمە ئافرەت هێڵنج دەدات، ئافرەت ڕەنگە بڕشێتەوە و زۆر جار چوونە بۆ نەخۆشخانەکان یان حەپی بیسکسی بۆ نووسراوە یان دەرزی بیسکسی بۆ نووسراوە لە یادتان نەچێت. ئەمە ئەو بیسکسەیە کە باسمان کرد بەڵێ ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گرنگی هەیە. توێژینەوەکان ئێستا باسی ئەوە دەکەن کە بەڵێ لە ڕۆماتیزمشا ڕۆڵی هەیە بیسکس. ئێستا توێژینەوەکان ڕسێرچ و بەحسەکان کە دەکرێت دەربارەی بیسکس دەربارەی ڤیتامینەکان تەمەنەمانە هەمووی لەژێر توێژینەوەیان بەڕێزان. ئێوە لە یادتان نەچێت جاری وهەیە ڕەنگە شتێک دەڵێن دەدانە ساڵی تر لەمەش باشتر و چاکتر دۆزرابێتەوە. کاتێککە بیسکس دەڵێن بۆ فلانشتە ڕەنگە ڕۆڵی نەبێ، بەڵام لەوە چێت 10 ساڵی تر 20 ساڵی تر هێواش بە هێواش توێژینەوە بە توێژینەوە بسەلمێنێ بەڵێ لە فلان و لە فلانیشا ڕۆڵی هەیە. ئێستا کێ توێژینەوەکان دەڵێن لە ڕۆماتیزما ڕۆڵی هەیە، لەو کاتانی کە ئیلتیهابی جونگەکان ڕوئەدات بەڵێ بیسکس ڕۆڵی هەیە و ڕەنگە هۆکارێک بێ بۆ کەمبوونەوەی بۆ نمونە ئیلتیهاباتی مفاصل و یاخود ئیلتیهابی جونگەکان. بەڵێ بیسکس ڕۆڵی هەیە لە تەندروستی چاوە زۆر بە جوانی بۆ مەزبوطی. تەنانەت ئەزیزان ئێستا کێ بیسکس وەکو دکتۆرێک ڕۆڵە بینێ بۆ پێست. ئێستا دیراسە کراوە کە بیسکس ڕۆڵێکی زۆر گرنگ و مهمە بینێت بۆ پاراستنی لە ساغی پێست. ئێستا بە تایبەتی ئەو پێستانەی کە زۆر چەورن بیسکس ڕۆڵێک و کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوطی تیاکات و دیراسە کراوە کەمتر تووشی حساسیت دەبنەوانی کە بیسکسیان هەیە. ئێستا دیراسە کراوە ئەو گەنجە جوانانی کە سەیری بەرنامەکەمانەکەن تەمەنیان 13 و 14 و 15 و 16 ساڵە حب شەباب دروستە بێت و دەم و چاویان بە تایبەتی ئەوانی کە چەورن. ئێستا کێ دیراسە کراوە کە بە حکمەوەی کە بیسکس ڕۆڵی هەیە و کاریگەری هەیە لەسەر هۆرمۆنێکە هۆرمۆنی میلاتۆنینی پێ دەڵێن بەڵێ ئەم بیسکسە کاریگەری هەیە بە باشی و بە چاکی بە مەزبوطی بۆیە خواردنی ئەو خواردنانی کە بیسکسی تایە زۆر گرنگ و مهمە. ئێستا کێ زۆر باش و چاک و مەزبوط هۆکارێکە بۆ ئەوی کە کاریگەری لەسەر دەیان هۆرمۆن دروست دەکات، کاریگەری لەسەر دەیان ئەنزیمی تر دروست دەکات، بۆیە زۆر جار هۆکارە بۆ ئەوی کە کاریگەری لەسەر پێست دروست دەکات. بەڕێزان ئێستا توێژینەوەکان ئەوەندی کە من هێناومە لە گوگڵ و سێرچم بۆ کردووە لەسەر چاوە ئینگلیزیەکانیان عەرەبیەکانەکە بەداخەوە سەر چاوی کوردیمان تۆزەکەمە بۆم بابەتانە. ئێستا توێژینەوەکان دەڵێن بەڵێ بیسکس ڕۆڵی هەیە بۆ کەمبوونەوە و یان بۆ کەم ڕوودانی چرچ و لۆچبوونی پێستەکانیشمان. واتە کەمبوونەوەی دەرکەوە کەمبوونەوە و کەم دەرکەوتنی پیربوون لەسەر پێستە. ئێستا کێ دەڵێت بیسکس ڕۆڵێکی زۆر باش و چاک و مەزبوطی هەیە بۆ ئەوەی کە درەنگتر پیری لەسەر دەم و چاو و لەسەر شکڵی نەخۆشەکان دەرکەوێت. بەڵێ ڕەنگە عجیبتان لێبێت لە تازەترین توێژینەوەیەکە لە ماوەی خوێندومەتەوە دەڵێ بیسکس یەکێکە لەو هۆکارانی کە ڕەنگە ئەو ئەحلامانە ئەو خەو و کۆڵی ئەو شتانی کە بینیومانە لە کاتی خەوە ڕەنگە ئەوانی کە بیسکسی باش و چاکیان وەرگرتووە زیاتر خەوەکانیان بیرکەوێتەوە لە چاو خەڵکیکی ترەکە. ئەمە لەژێر توێژینەوەیە و ڕەنگە لە داهاتووە ئەمە وەکو تێستێکە وەکو فەحسێکە کراوە لە هەندێک کەسا بینیوانە کە بیسکسیان وەکو پێویستە بیسکسی لە لاشەیانە کەم سەیران کردووە خەویان باشتر بیر دەکەوێتەوە، بەڵام ئەوانی کە زۆر بەی کات هەموو خەوەکانیان بیرچێتەوە دیراسە کراوە زۆر سەیرە ئەمانە بیسکسیان نەقسە. حەقی خۆتانە بپرسن
ئەگەر بیسکسمان نوقسان بچی لە مەسەلا گۆڕێ وا من دەرمانەکانم نەخوارد و یاخود عیلاجم وەرنەگرت و بیسکسیش لە لاشەما کەم بوو ئایا ڕۆڵی هەیە ئایا ترسی هەیە بڵێ ئازیزان لەیەتان نەچێت دراسەکراوە ئەوانی کە بیسکسیان کەمە مەنەعا واتە بەرگری لاشەیان کەمە بێهێز و بێتاقەت دەبن و تەنانەت لەواچێت لە پێست و لە باڵێن لە دەست و لە قاچیانە مێرو لە بکات ئێستاکێ دراسە کراوە لەو کەسانی کە بیسکسیان نوقسانە لەوە چێ پێستیان بڕوشێت و پێستیان و کۆڵە چرچ و لۆچێکی تیا دروست بێت احتیمالە لەوێیان شەق بەرێ و کەسانی کە بیسکسیان کەمە و بیسکس وەکو پێویست وەرناگرن زمانیان ڕەنگە ئیلتیها بکات و ڕەنگە بۆ نمونە نیتکە دەرکەوێت لەسەر دەم و چاویان و ڕەنگە میزاجیان تۆزە تێکچێت و تەنانەت ئەڵێ ڕەنگە هۆرمۆنێکی کە پێڵن هۆمۆسیستین ئەم هۆرمۆنە زیاتر دەربدرێت کە هەتاوەکو ئەم هۆرمۆنانش زیاتر دەربدرێت هۆمۆسیستین زیاتر دەدرێت بەداخەوە هۆرمۆنێکە کە هەتاوەکو هۆمۆسیستین لە لاشەی مرۆڤ زیاتر دەدرێت ئێمە لە جەڵدەی دڵ زیاتر ترسین لە جەڵدەی دەماغ زیاتر ترسین و لە ئەلزایمەر واتە خەڵەفاوی زیاتر ترسین ئێستا خۆشبەختانە دەڵێت ئەگەر بێت و بیسکسی باشت وەرگرت بێت هۆمۆسیستین کەمتر دەردرێت و ئەو نەخۆشیانە تۆزێت چانسی ڕوودانی کەمترە بەڵام بەداخەوە گەر بیسکس وەرنەگری بیسکسی لاشەی مرۆڤیش کەم بێتەوە ڕەنگە چانسی ئەوانە زیاتر بێ بۆیە لەیاتان نەچێت دەیان و بگرە سەدان نەخۆشی هەیە کە بە کەم تا زۆر پەیوەندی بە بیسکسەوەیە بۆیە لەیاتان نەچێت ئەگە تۆ چەرەساتەکان بخۆیت ئەگەر تۆ گرنگی بە مریشک بدەیت ئەگەر تۆ گرنگی بە جگەر بدەیت ئەگەر تۆ گرنگی بە ماسی بدەیت کە کللتوریەکە ساڵانی پێشوو کەم بوو بەڵام لە وڵاتی خۆمان هێواش خەریکە ماڵەکان زیاد دەکرێت لە جیاتەوەی هەفتانە سێ چوار جار برنج و فاسۆلیا بخورێت چەندێ مویمە هەموو ماڵێ وەکو فەرز وەکو واجب هەموو هەفتەیە دوو جار سێ جار ماسی دانرێ بە جۆرە جۆرەکان ئەوانی حمز دەخۆن ئەوانی پەتاتە دەخۆن ئەوانی کە مۆز دەخۆنی تر بە شەربەتی بێدیان بە وەکو خۆی بێت دراسە کراوە بیسکسی تایە زۆر باش و چاک و مەزبوطە تەنانەت هەندێک سەر چاوەکان دەڵێن هەنار هەندێک لەسەر چاوەکان دەڵێن گێزەر هەندێک لەسەر چاوەکانی تر دەڵێن تەماتە ڕەنگە سەر چاوەکان زۆرە هەندێک لەسەر چاوەکانی تر دەڵێن سپێناخ ئەمانە با بڵێن شلیک ئەمانەش بۆ خۆی هۆکارێکی زۆر باش و چاک و مەزبوطن کە تۆ دەتوانی بە جوانی بۆ مەزبوطی بیسکسی خۆت وەرگری کەواتە لە یادت نەچێت تەنها یەک لە ڤیتامینەکان کە بیسکسە دەیان و بگرە زیاتر گرنگی تایە و دەیان و بگرە زیاتریش کێشە و ناڕەحەتیت بۆ دروستەکات تۆ گەر خواردنی پێویست نەخۆی هەمیشە وتومانە گەڕانەوە بۆ سروشت گەڕانەوە بۆ شتە تەبیعیەکان و خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن پێش ئەوەی تۆ پێویستت بەم دەرمانانە بێت خۆت ئەم جۆرە خواردنانە بخۆ بۆی لەش ساغ و تەندروست بی بە ئومێدی لەش ساغی بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر و تا ڤیتامینێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ